قۆناغەکانی گەشەسەندنی چێشت لێنان چین؟ بیرۆکەی دروستکردنی خواردنی ئامادەکرا و لەقتونرا و چۆن دەستی پێکرد و سەری هەڵدا. کاریگەریەکانی لەسەر جەستە چین و چ سوود و زیانێکی هەیە. دایانانی خواردنە لەقتونراوەکان لە ئەشکەوتی قاسم لە فەڵەستین یەکەمین چێشخانە دۆزرایەوە هەر لە کۆنەوە مرۆڤەکان بە دوای خواردندا گەڕاون بۆ ئەوەی لە ژیاندا بمێننەوە. دواتر کاتێک ئاگریان دۆزیوەتەوە توانیویانە گۆشتی ئاژەڵەکانی لەسەر ببڕژێنن. شارەزایانی بواری مێژوو بازدەوە دەکەن کە هەر لە کۆنەوە ڕۆڵی خێزان دابەش کراوە. پیاوەکان دەچوون ڕاویان دەکرد، ژنەکانیش گۆشتەکانیان ئامادە دەکرد. بەڵام بەرەبەرە جیهان بەرەو پێشکەوتن دەچوو. ژیان بە تەواوەتی گۆڕانکاری بەسەردادێت. شارەکان دروست دەبن، مرۆڤەکان زیاتر لە ناوەندێکدا کۆ دەبنەوە، شارستانیەت بڵاو دەبێتەوە. ئەم قۆناغاش ناوی لێدەنرێت شۆڕشی کوشت و کاڵی. لەم قۆناغەدا مرۆڤەکان توانیان گەنم بڕوێنن، ئەوەش خواردنێکی زۆری بۆ دەستەبەرکردن. چیتر ئامانجیان ئەوە نەبوو تەنها خۆراک بخۆن بۆ ئەوەی لە ژیاندا بمێننەوە، بەڵکو ئامانجیان بریتی بوو لە ئامادەکردن و خواردنی چەندین جۆری خۆراکی جیاواز. ئەو شێوەیە کوشت و کاڵ پەرەیسەند، چەندین جۆر و تام بەهاراتی جیاواز دۆزرانەوە. ئەوەش وای کرد کە کەسەکان هەوڵ بدەن دایانانی نوێ لە چێشتخانەدا بکەن و بە چەندین شێوازی جیاواز خواردن ئامادە بکەن. دووبارە گۆڕانکاری گەورە لە ژیانی مرۆڤەکاندا ڕوویدا. ئەوەش بووە شۆڕشێکی تر و ناوی لێنرا شۆڕشی پیشەسازی. لێرەدا جیهان زیاتر بەرەو پێشتوونی بەخۆیەوە بینی. بەوەی ئامێرەکانەوە کەرتی کوشت و کاڵ زیاتر پەرەیسەند. هەروەها کارگەکان دروست کران. دووبارە کارەکان دابەشکرانەوە. پیاوەکان دەچوونە سەر کار، ژنەکانیش لە ماڵەوە خواردنیان ئامادە دەکرد. جارێکی تر جیهان گۆڕانکاری بەسەرداهات، بەڵام ئەم جارە گۆڕانکاریەکە زیاتر بوو لەوەی کە بیری لە یەکەیتەوە. ئەویش بریتی بوو لە سەرهەڵدانی یەکەمین جەنگی جیهانی. لەم سەردەمەدا سوپا پێویستی بە جۆرە خۆراکێک بوو کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و هیچی لێ نێت. ئەوە ژوای کرد کە کۆمپانیاکان هەوڵ بدەن خواردنێک بەرهەم بهێنن کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە، لە ئەمان کاتیشدا خێرا ئامادە بکرێت. ئەمە ژوای کرد کۆمپانیاکان خواردنی لەقتونرا و ئامادە بکەن. ئەم هۆکارەش بۆ هۆی ئەوەی قازانجێکی زۆر بکەن. قازانجەکەشیان چەند هێندە زیادی کرد لە دوایەوەی دووەمین جەنگی جیهانی سەری هەڵدا. سەرنجام جەنگەکان کۆتاییان پێهات. بەو شێوەیەش پیشەسازی خواردنی ئامادەکرا و کۆتایی پێهات. بەڕادەیەک کە کۆمپانیاکان خەریک بوو بەرەو مایە پوچ بوون هەنگاویان تەنا، چونکە هەمووان ئارەزووی خۆراکی ماڵەوەیان دەکرد. بێزار بوون لە بەکارهێنانی خواردنە لەقتونراوەکان. بۆ ئەو مەبەستە کۆمپانیاکان بیریان لەوە کردەوە کە گۆڕانکاری دروست بکەن، هەستان بە ئەنجامدانی چەندین ڕێکلەم. لێرەوە جەنگێکی دەرونی دەست پێ دەکات کە دەتوانین بڵین لەلایەن ئێدوارد بەرنیزەوە پلانی بۆ داڕێژرا. ئامانجیشیانەوە بوو کە پەیوەندیەکی سۆزداری لە نێوان کەسەکان و خۆراکە لەقتونراوەکاندا دروست بکەن. ئەوە ژوای کرد کە کۆمپانیاکان بە تەواوەتی سەر بکەون. ئەو شێوەیەش خەڵکی زۆر سەردانی چێشتخانەکانی دەکرد. ئارەزویان دەکرد لە دەرەوە ژەمەکانیان بخۆن، گەشتە ئەوەی دووبارە خۆراکە لەقتونراوەکان و ئامادەکراوەکان و خواردنی خێرا بە بنەژەمێکی سەرەکی ماڵەکانی ڕۆژئاوا. پاشان ژنان چوونە ناو جیهانی کارکردنەوە. بەو شێوەیەش کەس نەما لە ماڵەوە خواردن ئامادە بکات. ئەمە ژەلێکی باش بوو بۆ کۆمپانیاکان بۆەوەی خواردن بۆ هەمووان ئامادە بکەن. پاشان خزمەتگوزاری گەیاندنی خواردن هاتەکایەوە. ئەوەش کارەکەی زیاتر ئاسان کرد و زیاتر ڕەگی داکوتی. لە هەموو لایەکەوە داوای خواردنە ئامادەکراوەکان دەکرا کە هەمویان لە چەندین کەرەستەی سادە و ئاسان ئامادە کرابوون. بەڵام ئەوەش گەورەترین زیانی بە تەندروستی گەیاند. تاکو ئێستاش هەر بەو جۆرەیە. بەهۆی خواردنی خێراوە نەخۆشیەکانی دڵ و قەڵەوی بە ڕێژەیەکی بەرچاو لە ناو کەسەکاندا بڵاو دەبنەوە. ئەمە ئەو مێژووە بوو کە ئێستا تۆ بەبێ ئەوەی بیری لێ بکەیتەوە ڕاستەوخۆ لە مۆبایلەکەتەوە داوای خواردنی ئامادەکراو دەکەیت.